مامۆستایان و فەرمانبەران هاتوونەتە نزیک بارەگەی UN لە شاری سلێمانی ئەم جارە بە تەنها گربوونەوە نییە بەڵکو مانیش دەگرن و بەنیازن خێوەت هەڵبدەن لە بەردەم بارەگای UNدا ئەوەی کە ئەیبینن لە ئێستادا کۆبوونەوەی مامۆستایانە. سڵاوتان لێبێ مامۆستاشن سڵاو لێبێ. ئەمڕۆ چی ئەکەن بە دیاریکراوی داواکارەکانتان چییە؟ ئەمڕۆ وەکو مامۆستایان فەرمانبەری ناڕازی وەکو هاوڵاتیان کەەوە بۆ پشتیوانیمان هاتوون لێرە گربووینەتوانێت پاشان ڕێپیاوانێکمانە بێ ئەچینە بەردەم UN. داواکاری سەرەکیوان تەوتینکردنی موچەکانمانە، دەستپێکردنی پلە بەرزکردنەوەیە، تکایە باسی ڕۆژجارێ موچە بدرێ، تکایە با ساڵ بکرێتەوە بە 12 مانگ. ئێمە بێزار بوونەوەی ساڵەکانمان بە 8 مانگ و 9 مانگ تێپەڕێ، ئێمە ژیانمانە 12 مانگا تێپەڕێ، ئێمە ژیانمان بە ڕۆژ و دوڕۆژ تێ ناپەڕێ، ئەمان یعنی پاشە ڕۆژی موچەکانمان دیار نییە. ئەم مانگە موچەتێنێ هەتا 2 مانگ دوای ئەو موچە نانیە لە ڕاگانەکانی خۆیان لەنە بەرپرسەکانی خۆیان و ئێمە بە گوێمانە کە موچە نییە، موچە نادرێ. ئیتر نازانم ئەم خەڵکە کاتێک کە تۆ ئەرکێک لەسەر شانە مافەکەی وەرناگری بۆ دەوامەکەی یان بۆ ئەم مەسئولێتە قێتە سەر شانی خۆت و چۆن ماڵ و مناڵەکەی خۆتی پێئەژێنیت. ئەو داواکاری سەرەکیمانەوە ئێمە کۆمەڵی مامۆستای لادراومان هەیە و لە ماوەی پێشوشا بینیمانە مامۆستایمانە بێژی لادرا و کۆمەڵی مامۆستا خانەنشین بووین داواکارین ئەو مامۆستا لادراوانەی وانە بێژانە بخرێتە جێگەی ئەو مامۆستانە کە ئێستا خانەنشین کراون. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لێرە مامۆستایشی دیکەی لێ سڵاو لێ مامۆستا، ئێوە بەنیازن بەشداری بکەن لە مانگرتنەکەیە؟ بەڵێ بەڵێ. هەڵوێستان چییە بێ بەنیازن چی بکەن؟ هەڵوێستەکان ئەوەیە تا چالاکیەکان جۆرا جۆرە بێ و تا بەگەیشتن بۆ ئامانجەی کە ئەمانەوەیە ئامانجەکانیش زۆر بەسیتن وازەحەت چەنەهای ساڵە لە 2014ەوە ئەم قسەیە دووبارە ئەبێتەوە کە نان و قوتی ئەو خەڵکە ئەبن کە پرۆسی خوێندنیان ئاوا لێ کردو کە ژیانی خەڵکیان هەمووی فەوتانوە. من تەنیا نقطە ئەوەی کە پێم زۆر پێم سەیرە لێرە و لەوێ ئەبیستی کە ئەڵێ مامۆستایان خۆیان بایکۆتەکەن مناڵی خۆیان لە ئەهلیەکان و لە تایبەتەکانن، بەڵام ئەوانە بە پەنجەی دەسە ژمێرێن بڕوا بکە. ئەوانە وایان کردووە کە ئەو قسەیە ئەم لاولا بڵاوی ئەکەنەوە ئەگینا پرۆسی خوێندن زۆر وێرانە، گیرفانی ئەو خەڵکە زۆر وێرانە، ژیان و گوزەرانی خەڵک تا بێ بەرەو خراپترە چێ بووە بە کێشەی کۆمەڵایەتی بووە بە کێشەی نەفسی ئەو خەڵکە هەمووی باری دەرونی زۆر تێک چووە. ئیشەڵا بەپی ئەو چالاکیانە بێ بەپی ئەوانی کە داوای مافی ڕەوای سەرەتایی خۆمانەکەین بگەین بە ئەنجام و هیوادارم دایک و باوکی خوێنکار هیوادارم فەرمانبەران بێنە سەرخەت، چونکە بەڕاستی ئەمانی کە فەرمانبەران بە تایبەتیکەن کە هەفتەی ڕۆژێ 2 ڕۆژ دەوام ئەکەن یانشتێ ئەوە زۆر کاری کردوتە سەر ئەم خۆم پیشاندانانە، چونکە پرۆسی خوێندن بە ڕۆژێ 2 ڕۆژ بەڕێوە ناچێ، بەڵام ئەوان توانیویانە ژیان و گوزەرانی خۆیان بکەن بە ڕۆژێ 2 ڕۆژ دەوامکردن. ئەوەیە وای کردووە پاڵپشتی حکوومەتی کردووە کە بێباک بێ لەوەی کە ژیان بە تەواوەتی وەستاوە. دۆخ و گوزەرن لە ماڵی ئێوەیە چۆنە لە کاتی دۆکەوتنی موچەیە؟ بەتایبەت من ئەگەر لەسەر خۆم قسە بکەم لەوانەیە بڵێم ناتوانم قسەیەکی تەقلید بکەم بڵێم من لە چاو خەڵکا باشترم، نە، بەڵام بەعام ئەگەر من سەیری کەم تەواو گوزەران تێکەچێت، تەواو تەسیری تێ ئەکرێ لە ژیانە لە نەفسیەتە لە بار و سفرە و خوانە گەڕانە دڵخۆشیت هەموو شتەکان تەسیری تێکردو هەموو شتەکان. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە ئەیبینن لە ئێستادا گربوونەوەی مامۆستایان و فەرمانبەرانە لە بەردەمی بارەکەی نەتاوایە گرتوەکان کە ئەوەی کە هەیە ئەوان داوای مافی خۆیان دەکەن وەک دەبینرێت کە ئەمڕۆ بەنیازن چالشەکانیان زیاتر بکەن هاوشێوەی هەفتەکانی ڕابردوو نەبێت کە لە ماوەی ڕابردوو داوا تەنها گربوونەوەیشیان دەکرد لە سەرشەقامی سالم، بەڵام ئەم جارات لە سەرشەقامی بازنەی مەلیک مەحموود و نزیک بارەگەی نەتەوەیە گرتوەکان لە شاری سلێمانی کە ئەمان ئەیانەوێ مان بگرن ئەمڕۆ. بەڵێ ئەوەی کەیبینن سڵاوتان لێبێ ئەمڕۆ داوای چیەکەن لە نەتەوەیە گرتوەکانیەوە؟ وەڵاهی داوای چیەکەین داواکاریەکانمان ڕوونا ئێمە وەکو مامۆستایان و چینی موچەخۆران داوای ئەوەکەین کە معاشی مانگی 12 تا ئێستا وەرنەگرتووە کە بەرەو مانگی 2 ئەڕۆین و داوای پلەبەرزکردنەوەکەین بۆ مامۆستایان و سەرجەم موچەخۆران کە لە ساڵی 2016 بە بڕیارێکی ناسایی سەرۆکی حکوومەت ڕاگیراوە و داوای بە بانکیکردنی موچەکانمانەکەین لە بانکە فیدراڵیەکانی حکوومەتی عێراق. باشە لە حاڵەتی پێنەدان و وەڵام نەیانەوەتان ئێوە هەڵوێستان چیە بێ؟ وەڵاهی هەڵوێستمان چیە بێ بەردەوامە بینە تاگەین بە مافەکانی خۆمان. ئەمڕۆ بەشداری مانگرتنەکەکەن؟ بەڵێ بە دڵنیایەوە.
وەکو ئەوەی کەمان بگرن لە بەردەمی تۆگەتەکان ناکەم بەڵام بەشدارین وەکو ڕێپێوانەکە و وەکو مامۆستایەک هاتوون بەشداری دۆستمان بۆ بەڕێستان بەڵێ ناڕەزایەتەکانی مامۆستایان و فەرمانبەران بەردەوامی هەیە لە نزیشی بارگەی نەتەوەیەکگرتووەکان بەنیازن لە بەردەمی بارگەی نەتەوەیەکگرتووەکان ئەمان خێوەت هەڵبدەن و مان بگرن ئەوەی کە هەیە چاوەڕوانی وەڵامێک دەکەن بۆەوەی کە نەتەوەیەکگرتووەکان بێتە سەرخەت لەگەڵ حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقی نەتاکو و ما پێشیان بۆ دابین بکرێن